لیژنەی لێکۆڵینەوەی هێرشکردنە سەر کێڵگەی غازی کۆرمۆر ئەوە هاتووە گوایە ئەو گروپەی کە هێرشەکان ئەنجام داوە لە سنووری قەزای خوورماتووە بووە. دیارە ئەم شوێنەی کە ئێمە لێوەستاوین دەوروبەری چیای هەنجیرەیە لە سنووری ڕۆژهەڵاتی قەزای خوورماتوو. دیارە ئەم شوێنەی کە ئێمە لێوەستاوین یاخود ئەو شوێنەی کە هێرشەکەی لێ ئەنجام درراوە نزیکەی 3 بۆ 4 کیلۆمەتر لە قەزای خوورماتووە دوورە و زیاتر لە 40 کیلۆمەتریش لە کێڵگەی غازی کۆرمۆرەوە دوورە. دیارە هەفتەی ڕابردوو ئەو هێرشەی کە ئەنجام درا لە ڕێگەی دوو درۆنەوە بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆر و کاشکرایەکە یەکێک لە درۆنەکان بەر خەزانێکی غازی کێڵگەکە کەوت کە لێکەوتە و زیانەکانی ئەو بوونکەوە کارەبای هەرێمی کوردستانی لە 24 کاتژمێرەوە هێنایە سەر تەنها 5 کاتژمێر. دیارە ئەم ناوچێش کە هێرشەکەی لێ ئەنجام دراوە کەوتۆتە نێوان بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق و دیارە ئەمە 11مین جارە هێرش کردە سەر کێڵگەکە کە وەک پێشتر ئاماژەی پێکراوە باسکراوە کە زۆربەی هێرشەکان لە سنووری سێگۆشەی قەزای خوورماتووە ئەنجام دراوە کە بەشێک لە هێرشەکان لە سنووری باشووری قەزای خوورماتووە لە نێوان گوندەکانی چەرداغلی و بەراوچیریەوە ئەنجام دراوە و کە گروپێکی زۆر یاخود هێزێکی زۆریش لەو ناوچەیە جێگر کراون هەن و پێش ئەم هێرشێکی دیریش لە نێو گۆڕستانی ئیمام حەسەنەی قەزای خوورماتووە کە دەکەوێتە باکووری قەزای خوورماتووە لە ڕێگەی دوو موشکەوە ئەنجام درا بەڵام هیچ کام لەو هێرشانەوەکو ئەم هێرشەی کۆتایی یاخود هەفتەی پێشوو زیانی بەر کێڵگەکە نەکەوت و دیارە لە ڕاگەیاندراوەکەدا باس ئەوەش کراوەکەوە بێ ئەوەی ئاماژە بکرێتە سەر ناوەکانیان ئەو کەسانی کە هێرشەکەیان ئەنجام داوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە.